ڕۆژی جیهانی هاوپشتی لەگەڵ خەڵکی تووڕە و نوقمی خوێنی فەلەستین. ڕۆژی هەینی 29 نوامبری 2024 بەرامبەر بە 9 سەرماوەز ڕۆژی جیهانی هاوپشتی لەگەڵ خەڵکی فەلەستین بوو. ئەم ڕۆژە ساڵی 1970 لەلایەن کۆبوونەوەی گشتی نەتەوەی گرتووەکانەوە دیاریکرا. ئەنتۆنیۆ گۆتێرەش ئەمینداری گشتی نەتەوەی گرتووەکان ئەم ساڵ بەم بۆنێوە نامەیەکی نووسی. ناوبراو لە نامەکەیدا ڕایگەیاند بەرزڕاگرتنی ڕۆژی جیهانی هاوپشتی لەگەڵ خەڵکی فەلەستین ئەم ساڵ بە تایبەتی زۆر بە ئازارە، چونکە ئاسۆی گەیشتن بە ئامانجە سەرەکیەکان لە هەموو کاتێک لێڵترە. گۆتێرەش لە نامەکەیدا جەختی لەوە کردوێتەوە کە هیچ شتێک هێرشە کارە ساتپارەکەی 7 ئۆکتۆبری 2023 حەماس و گرتنی دیلەکان پاسا و شیاوی بەرگری ناکات، بەڵام لە هەمان کاتدا هیچ شتێکیش سزادانی بە کۆمەڵی خەڵکی غەزە لەلایەن ئیسرائیلەوە پاساو ناکات. ناوبراو لە نامەکەیدا ئاماژەی بەوە کردووە کە لە ئاکامیە و هێرشانەی کە لە ماوەی زیاتر لە ساڵێکدا ئەنجام دراوە غەزە بە تەواوی وێران بووە و زیاتر لە 43,000 کەس لە خەڵکی مەدەنی کوژراون کە زۆربەیان ژن و منداڵن. ئەو لە درێژەدا نووسیویەتی قەیرانی مرۆیی ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبێت. ئەوە بابەتێکی زۆر کارە ساتبارە و شیاوی لێخۆشبوون نییە. هەروە جەختی لەوە کردەوە کە هێرش بۆ سەر دانیشتوانی کەناری ڕۆژاوای داگیرکرا و ئۆرشەلیمیش لەلایەن ئەرتەشی ئیسرائیلەوە پەرەپێدان بە شارۆچکە یەهودیە نشینەکان، توندوتیژی شارۆچکە نشینەکان، دەرکردنی فلەستینیەکان و وێرانکردنی ماڵ و حاڵیان و هەڕەشەی لکاندنی ئەو بەشە لە خاکی فلەستین بە خاکی ئیسرائیلەوە ڕووداوەکانی ئەو ساڵەی ڕابردووی نادات پەروەرانەتر و بە ئازارتر کرد. گۆتێرەش لە نامەکەیدا باشکرا ڕایگەیاندووە کە کاتی پێشکەوتنێکی بێگەڕانەوە بەرەو چارەسەری دوودەوڵەتی کە تێیدا ئیسرائیل و فلەستین پێکەوە لە ئاشتی و ئەمنیەتدا بژین و قودس پایتەختی هەردوو وڵات بێت لە مێژە بەسەر چووە. من خوازیاری پشتیوانی تەواو لە یارمەتیە مرۆیە ڕزگاری بەخشەکانم بۆ خەڵکی فلەستین. ناوەڕۆکی ئەو نامەیە درێژەی هەڵوێستی دروست و بوێرانەی گۆتێرەشە سەبارەت بە دەستدرێژی دەوڵەتی ئیسرائیل بۆ سەرخاکی غەزە. ئەمینداری گشتی نەتەوەی گرتووەکان هەر لە سەرەتای هێرشی نظامی ئەرتەشی ئیسرائیل بۆ سەر خەڵکی بێدیفاعی غەزە ئەو هێرشەی ئیدانە کردووە و لە پەنای فلەستین ڕاوەستاوە. دەسەڵاتدارانی ئیسرائیل و ئەرتەشی جەنایەتکاری ئەو وڵاتە سەرەڕای جینۆسایدێکی بێوێنە و وێرانکاریەکی بەربڵاو، بەڵام هێشتا بە گرنگترین ئامانجەکانیان کە بریتی بێت لە دەرکردنی خەڵکی غەزە، شکست پێهێنان و بێتواناکردنی بە تەواوەتی بزوتنەوەی حەماس و ئازادکردنی بارمتەکان نەگەیشتووە. جێنۆسایدی غەزە بەدناویەکی مێژووی بۆ چینی دەسەڵاتداری ئیسرائیل و ئەمریکا و ئاڵمانیش بەدیاری هێناوە. سەرڕای ئەو شکست و ناکامیە بە هاتنە سەرکاری کابینەی نوێی ترامپ کە ئەندامەکانی خوازیاری لە ناوچوونی فلەستین و فلەستینیەکانن، لەوانەیە دۆخی ئەم خەڵکە خۆڕاگرا لەوەش خراپتر بێت. بەوتەی ڕامی ئەبوو جاموس ڕۆژنامە نووسی بوێری فلەستینی و دانیشتووی غەزە، ڕەنگە ترامپ شەڕ و جێنۆسایدی فیزیکی لە غەزە ڕابگرێت، بەڵام درێژە بە جێنۆسایدی سیاسی دەدات. ئەم بابەتەش کە زۆر مەترسیدارترە بە قەدەغەکردنی چالاکیەکانی ئۆنرۆوە، ئاژانسی پەنابەرانی فەلەستینی ڕێکخراوی نەتەوەی گرتووەکان لە ناوچە داگیرکراوەکانی فەلەستین لەلایەن پەرلەمانی ئیسرائیلەوە دەستی پێکردووە. گرنگترین هێزی جەماوەری کە دەتوانێت ڕێگری بکات لە گەیشتنی ئەو جنایەتانەی ئیسرائیل و وڵاتەکانی دیکەی پشتیوانی دەستڕێژیەکانی ئەو وڵاتە بە ئامانجەکانیان بریتیە لە بزوتنەوەی دژە شەڕ و جێنۆساید لە غەزە. نوێترین ئاکسیۆنی دژە جێنۆسایدی دەوڵەتی ئیسرائیل لە غەزە لە شاری مونترالی کانەدا بەڕێوەچوو. ڕۆژی 21 نوامبر بەرامبەر بە 1 سەرماوەز 85,000 خوێندکار لە سەرجەم زانکۆکانی کانەدا لە مۆنترال لە دژی کۆمەڵکوژی دەوڵەتی ئیسرائیل لە غەزە و بە مەبەستی هاوسۆزی لەگەڵ خەڵکی فلەستین مانیان گرت. ئەم مانگرترا گەورەترین چالاکی خوێندکارانە لە مێژوویە وڵاتەدا بۆ نیشاندانی هاوپشتی نێونەتەوەی. لە مانگی ئاڤریلی ئەم ساڵیشدا خوێندکارانی زانکۆی ماکگری لە شاری مۆنترال کەمپی پشتیوانی لە خەڵکی فلەستینیان ڕێخست بوو.
ئاکسیۆنی ڕۆژی 21 نوام لە دۆخێکدا بەڕێوە چوو کە ئارتەشی ئیسرائیل و کابینەکەی نەتانیاهۆ دوای ئاگربەست لە لوبنان هێرشە جەنایەتکاریەکانیان لە دژی خەڵکی بێدیفاعی غەزە پەرەپێداوە. ئەم ئاکسیۆنەی خوێندکارانی کانەدا لە دۆخێکدا بەڕێوە چووە کە کەمپە ناڕەزایەتیەکانی خوێندکاران لە ئەمریکا بە مەبەستی ئیدانەکردنی جێنۆساید لە غەزە لە ژێر گوشاری پۆلیس و دەسەڵاتی دادوەری و بەرپرسانی زانکۆکان تا ڕادەیەکی زۆر کەم بۆتەوە. ئەلبەت وێڕای بزوتنەوەی دژە شەڕ و جێنۆساید لە غەزە شەخصی گوتێرێش ئەمینداری گشتی نەتەوە یەکگرتووەکان و دادگای نێودەوڵەتی لاها بە مەرجێک بتوانن لە بەرامبەر گوشاری دەوڵەتەکانی ئەمریکا و یەکێتی ئەوروپا بە تایبەت بریتانیا و فەڕەنسا و ئەڵماندا خۆڕاگری بکەن دەتوانن لەسەر گەیشتن بە ئامانجی ئاشتی کاریگەر بن.